Cecilia Kristensson heter jag och står på Formex. Och i år så säljer vi mycket trädgård och vi är här för att vi ska visa nya varor. Vi ska träffa gamla kunder och nya kunder, skapa nya kontakter, vilket är en stor sak i Sverige. Maria Myllenberg. Jag är här för att göra inköp till min butik och jag tycker att Västanvinden har fantastiska artiklar just för trädgård. Den här terrakotta-serien är helt underbar. Jag gillar det här lite gamla som man nästan känner att det är antikt fast inte är det egentligen. ئەمن ناوم بەکرد سازوانە دانیشتم شاری هەولێری خۆشەویستە و دەهێنانم لەو ئامێرانە کردیا کە کردیتمە کارەبایی و هەمی قاع و هەم فلاشباج تێدابی هەم بەبێ وەل سازەکەی ئیشکا لە بۆ خۆشەویستانی خۆمان زیاتر بەردەوامی لە ئیشی ئامێری مۆسیقای کوردی کە بە تایبەتی تەمبور و بەغڵەما. ئەوی ساز لێدا هەموو یەکەم زار ئەوی کە دەست پێەکان خۆ فێر سازەکە دێنەکەن وەستا بکری هەر ئەشیاش سازان پێداویستیان بێدێنەکەن وەستا بکری ئەمەش یەکەم زار کە خۆمان فێر ساز دەکەن یا ئازمان ساز هەر شتێکمان پێویستی ساز چاکردنەوە بی هەر شتێک یەکەم سەردانی وەستا بکری یەکەین ئەو لەوان چا دەکاتەوە ئیشەکانی. مشتریەکانیشمان کوردە زیاتر لە هەر چارپارچەی کوردستان زیاتر دینی ئێرکوانەوە و خەڵکانێکی کورد زیاتر ڕوول و ئامێرەی دەکەن و گەشتیارەکانیش زیاتر دێن بە تایبەتی ئەزنەبیەکان زۆر کەفیان بۆ مۆسیقای دێ و زۆر دەستخۆشیشم لێ دەکەن. سینەوەتم وە خۆدە سەس نەدەدا کی خواردن وە خۆدای کی خواردن گۆ پیپی لەیلی 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 گیان دەردەم گرانە بەناوخوا نیمای مانزادەم لە سنۆهاتکی لە وستانە کوردستانەوە لێرە جشنوارەی بینالمللی هاتفەجرە لەناو نمایشی دادگەردارەت بەکارهێنانی نویسندگی ئاغای عوبەید ڕۆستەمی کە نمایشێکە لەبارەی ئالودگیگەر سەوتی کە محیطمانی گرگە کە لە کنایە پەیامگەر ترێکیشی هەست و لە نەهایەتە ئەم پەیامات بە گشتمان. داد در دارد نوشته و کاربنه است که تقریبا زور به هنرمندان شهر سینه مخصوصا هنرمندان آموزشگاه شانو بشتر نمایشه هم اجرای جشنواره بین‌المللی تعطیل خیابانی مریوانه که لینا به عنوان یکی برگزیدگان انتخاب بود و امروز لأولین اجرای تعشارە ئیجرای کرد لە جەشنوارەی فاجرا امیدوارم کە بەردەوام ناوگەل کورسان هونەرمەندگەلی شانۆکارە کورسان چه سەحنەی چە خیابانی